مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. بسم الله الرحمن الرحيم. إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين. بنای خوای بەخشندە و میهرەبان، ئامادەوانی بەڕێز، میوانانی بەڕێز و خانەدان، زانایانی ئاینی و ڕیسپی و پیاماقوڵانی کۆمەڵگا، بە دڵێکی پڕ لە خۆشی و سوپاسەوە بە خێرهاتنێکی گەرمتان لێ دەکەین لە کردنەوەی مزگەوتی پیرۆزی دایەگیان. ئەم ڕۆژە مێژوویەی کە تیشکی ڕەحمەتی خودای گەورە بەسەرماندا دەبارێت. ئەم مزگەوتە وەک گوڵێکی بۆن خۆش لە باخچەی ئیمان دەرگای بەرەکەت و نووری هیدایەت بۆ سەر دێکەمان دەکاتەوە. ماذا استدام عيان جرى من مقلة بيدمي بشرى لنا معشر الإسلام إن يا لنا من العنايات ركنا غير منهيا ديمي مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا سيدي يا رسول الله يا سيدي لله خذ بيدي يا عالي الهمام مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير للخلق كلهم هو الحبيب. زۆر سپاسی جەنابەت دەکەم بۆ کەناڵی پایام بەڕاستی ئەم شوێنە لەبەرەوەی شوێنێکی خەتێکی ستراتیژی هەموو گوندەکانی نۆدەی ئالانی و سنووری سلێمانی بڵێن لە ئاوکورتێ و لە قەزای ماوەت بە گشتی هەموو گوندەکانی ئێرە دەوروبەری دەوری نزیکی 87 گوند زیاتر لەگەڵ شارباژێر تێکەڵ دەبێتەوە ئەمجادەی ڕئیسێ و لەبەرەوەی هەورازێکی سەختی شەیە کە لە ئاوکورتێ سەردەکەوی ئەم ڕێگا زۆر ناخۆشە بۆ زۆربەی سیارەکانی کە بار هەڵگرەکان بساری کە دێن لێرە ئیسراحەت دەکەن و نوێژ دەکات مناڵی لەگەڵ دەبێ خێزانی لەگەڵ دەبێ ئەم مزگەوتە کە کراوەتەوە لەسەر زۆر سپاسی حاجی مەحموودی دەکەین بەڕاستی بە زەرور مازانی لەبەرەوەی ئەم شوێنە شوێنێکی ستراتیژیە چوارڕێیانە هەموو گوندەکان لێرەوە دەبێتەوە وەختی خۆی سنووری ئێرانیش مەرزی لێبوون و ئەمڕۆ مەرزەکان داخراون و لەبەرەوەی ئێمە سنووری شارباژەر بە گشتی غەدری دێکراوە سەختیش و تەختیش پایتەختی هەموو شۆڕشەکانیش بووە لەبەرەوەی هەموو شۆڕشەکان لێرە ئەو پەڕی خەڵکی ئێرە مەغدورە لە هەموو ڕۆکانەوە لەبەرەوەی ئێمە سنوورمان بە بانێش و بە سەردەشی شەوەیە ئێمەش کە هەستان بەوەی زۆر سپاسی کاک سەعید ئاغاش دەکەین کە ئەو ئەرزەی پێشکەش کرد و حاجی فەرهاد و حاجی مەحموود بەڕاستی دەوری ئەساسی نوان ئەرزەی ماڵی خۆی فرۆشتووە کە ئەم مزگەوتەی پێ دروست کردێت جاری وا بۆ هەشت جار لە گوێزەوە هاتووم ئەو سەقف و ئەو دیوارەمان ئاوداوە لەبەرەوەی ویسومانە خزمەتێک بگەینی چەند ساڵە ئیشمان کردووە ئەمان بۆ خوای گەورە بێ لەبەرەوەی ئێمە هەموو مەقەرزداری خوای گەورەن کە دانەری ئەز و ئاسمانە سپاسی جەنابیشتان دەکەم کە ئەرکان کێشاوە هاتووم بۆ ئێرە دەستون خۆش بۆ زۆر سپاس على حبيبك خير الخلق كلهم أمين تذاكر جيراني. کردنەوەی مزگەوت شوێنێکی گرینگە لە کۆمەڵگەی بەشەریەتە بۆ مسلمان کارێکی گرینگە. پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم هەنگاوی کە هاتە مەدینە پێش ئەوەی ماڵی خۆی دروستکە مزگەوتی دروست کرد بۆ جێگەی کۆکردنەوەی برا و ئازیز و خۆشەویستانە بۆ ئەوی پەیامی خوا پێیان بگا بۆ ئەوەی ئەخلاق و خۆ ڕەوشتی بەرز فێر ببن بۆ ئەوەی فێری برایەتی و کەسایەتی و خۆشەویستی بن. باشترین پارچەی سەر زەوی مزگەوتە لەلای خوا وأن المساجد لله. مزگەوتەکان ئیخوان جێگەی سەجدەن جێگەی کڕنۆشن جێگەی بەندایەتین جێگەی برایەتین جێگەی دڵسۆزی و تەباین جێگەی خۆشەویستی و ڕەوش بەرزی و جوانی. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم
کارە جوانەکانی لە مزگەوتە ئەنجام داوە، ئامۆژگاریەکانی لەوێ کردووە، جمعی لەوێ کردووە، فێری ئەخلاق و ڕەوشتی بەرزی برایان و خۆشەویستان و خوشکان مسلمانانی لەوێ ئەنجام داوە، کەوابوو مزگەوت گرنگێکی گەورەی هەیە. لە فەرمودەی سەحیحی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ بینای مزگەوتێک بکە لەبەر خوا ماڵێکی لە بەهەشتا بۆ دروست دەکات. لەم شوێنەیە و لەم سەر بەرزایە خۆشەدا و لەم کوردستانە قەشەنگەدا کە ئەم خێرخوازانە ئەم مزگەوتیان دروست کردووە نمونەیەکی جوانە، دلیل و بەڵگەیە لەسەر ئیمان و باوەڕ. إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. کێ مزگەوت ئاوەدانەکاتەوە، کێ تعمیریەکە بە دروستکردن و بە عیبادەتەیە؟ ئەو کەسانەی کە باوەڕیان بەخوا هەیە و باوەڕیان بە ڕۆژی دوایی هەیە و نوێژ ئەکەن و زەکات ئەدەن و کاری جوانی تیا ئەکەن و لەم یەخشە إلا الله، لە کەس ناترسن تەنیا لەبەر خوانە. مزگەوت نیشانەی ئیمانە، ئاوەدانکردنەوەکەی نیشانەی باوەڕە. ئەوانەی کە ئیمانیان هەیە و مزگەوت ئاوەدانەکەن دڵیان هەمیشە ئاوێزانە بە مزگەوتەوە، ئەو کەسانە کەسانی بەرزن. ئەفەرمێ هەر کەسێکتان دی يعتاد المسجد فاشهدوا له بالإيمان، هەر کەسێکتان دی ئاماژەی مزگەوت دەکا، خۆی بە مزگەوتەوە گرتووە، دڵی ئاوێزانە بە مزگەوتەوە، شایدەی ئیمانی بۆ بدەن. ئومێدەوارین ئینشاءالله خوا جەزا و پاداشتی ئەم خێرخوازانە باتەوە لەم شوێنە و دیمەنە جوانە، دیمەنی ئیمان و باوەڕ و ئەخلاق جوانی، شوێنەواری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەلەم شوێنەیە ئاوەدان نەکرێتەوە. خوا هەمومان هیدایەت بدا بۆ خزمەتکردنی ئەم دین و ئیسلامە، بەم دینەوە جوانین، بەم دینەوە سەربەرزین، بەم دینەوە نەژاد و کەسایەتی خۆمان دەناسینەوە. ئێمە ئەمڕۆ خۆمان بە خۆشحاڵە زانین کە لەگەڵ تیمێکی ئیدارەی قەزای ماوەت بەشدارین لەگەڵ بەڕێستاندا بۆ کردنەوەی ئەم مزگەوتە جوان و ڕەنگینە. پیرۆزبایی لە خۆمانەکەین، پیرۆزبایی لە بەڕێستانەکەین و پیرۆزبایی لە دانیشتوانی سنوورەکەکەین بۆ کردنەوە و بنیادنانی ئەم مزگەوتە. خوای گەورە فەرمێوە ئین المەساجد لله، مزگەوتەکان بۆ خوای گەورن، مزگەوتەکان ماڵی خوای گەورن. هەر بۆیە ڕۆڵی مزگەوت ڕۆڵێکی زۆر گرنگە لەگەڵ ئەوەی کەوا شوێنی نوێژە، شوێنی عیبادەتە، شوێنی سوجدەبردنە بۆ خوای گەورە. بەڵام لە مێژووی ئیسلامدا مزگەوتەکان شوێنی بنیادنانەوەی ئینسان بوون، شوێنی دروستکردنی ئینسان بوون، لەلایەنی ڕۆحیەوە، لەلایەنی ئەخلاقیەوە، لەلایەنی عەقڵ و هۆشەوە. هەموو ئەمانە لە مزگەوتەکانە کراون. جگە لەو پەیامە قوڵەی کە مزگەوتەیەتی بۆ بواری کۆمەڵایەتی کە ئێمە لە مزگەوتەکانە ڕۆژانە یەکترە بینین، ئاگامان لە یەکترە بێ، ڕۆژانە ڕفرێش و برایەتی و خزمایەتیمان نوێیەکەینەوە. على حبيبي كخير الخلق كلهم أمن تذاكر جيراني بذي سيالمين مزجت دمعا جرى من مقلة بيدمي. بشرى لنا معشر الإسلام إن لنا من العنايات ركنا غير منهدم. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبي. من وڵاتی منتیخە زۆر خۆشحاڵم کە مزگەوتان ناکرێتەوە لەسەر ڕێگانە بە تایبەتی بۆ خەڵکانێک کە سەردان بۆ گەشتیاری دێن یا خەڵکی گوندەکانن. کارێکی زۆر باشە، دەستخۆشی لە خێرخوازانەکەم لەبەرەوەی گەنجی ئێمە الحەمدوللا وەندی متابعەمان کردووە ڕوو لە دینن، لە هەر شوێنێک بێ پێویستە بۆیە کە عیبادەت و نوێژەکانی خۆیان ئەنجام بدەن. کردنەوەی ئەم مزگەوتانەوە ئەم بەڵانسیمیانە شتێکی باشە، گروتینێکی زیاترەدا بە گەنجان کە ڕوو لە عیبادەت بکەن. خەڵکی ڕێبوار و گەشتیار کە دێن ئەم بەتابێت ئەم سەر سنوورانە هەم لادا ئێستا حەدێکەکە نوێژە عیبادەتی خۆیەکە. زۆر جار لەوانەیە پێویستی بە لادانەکە پێویستی بۆ بێ کە دوورگان نوێژ سنەت بکە، ئی سەفەر بکە، کارێکی سەر و لە دەستخۆشیان لێگەم. زۆر دڵخۆش بم، زۆر دڵخۆش بم، زۆر دڵخۆش بم. دڵخۆش وا ڕەمیان نەبوو بێ، ئەو نە دڵخۆش بم پێی.
زۆر پێ خۆشحاڵین بەکردنەوەی ئەم مزگەوتە بە هاتنتان بە خاتونی خزمەتتان دەخۆشی لەو کەسەکەی خزمەتی مزگەوتی کردووە کە ئەم مزگەوتە لێرا کردووە پێ خۆشحاڵین خوا لە بەڵادای بووە خوا بەهەشت جێگەی بێ ئینشاءالله. هو الحبيب الذي ترجى شفاعته لكل هاولي من الأهوال مقت يا حميم مولاي صل وسلم دائما